بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی لە هەوڵی ڕێخستنەوەی پرسەدایە و چەند ڕێنماییکی دەرکردووە بۆ لەمە دووە دەبێت کار بەم ڕێنماییانە بکرێت. لەسەر سکاڵای هاوڵاتیان ئەوقافی سلێمانی بڕیاری داوە هەر قورئان خوێنێک لە سەر و 700,000 دینارەوە لە خاوەن پرسەوەر بگرێت لێپێچینەوەی یاسایی لەگەڵدا دەکرێت. ئەوقافی سلێمانی دەشڵێت پرسە خەریکە دەکرێتە بارێکی قورس بەسەرشانی کەسانی هەژار و مەسرەفێکی زۆر دەخرێتە سەر خاوەن پرسە. هەندێک پرسەخانە بە تایبەتی پرسەی ژنان دیارە گێڕانی قاو و چای و هەندێجار شیرینی و ئەمانە کە ئەما بێتە خۆی لە پێناوی کەمکردنەوەی بارگرین لەسەر خەڵک و لەسەر خاوەن پرسەکان ئێمە هەستاوین بە پەخشکردنی ئەم خاڵانی کە لەبەر چاوتانە. سکاڵامان زۆر بەهاتووە لە ماوەی ئەم چەند ساڵەیە لەسەر ئەوەی کە قورئان خوێنەکان هەندێکیان بڕێکی زۆر داواکەن لەسەر ئەو بارێک کە تهدید کراوە ئەو قابووی تهدید کردوون. ئێمە دیارە زۆریانمان بان کردو لێ پێچینەوە و لێپرسینەوەمان لەگەڵا کردوون و هەندێکیشان لەبەروی کارمەندی ئێمە نین بەڕاستی ناسین. پێشنیار کراوە بۆ لەمە دوا لە جێگەی قورئان خوێندن دەنگی ئەلکترۆنی لە پرسەکان هەبێت تا ئەوانەی لە بەرامبەر قورئان خوێندن لە پرسەکان پارەیەکی زۆر وەردەگرێن ئەم دیاردەیە کەم بکرێتەوە. سەرۆکی کۆمەڵەی قورئان خوێنەکانی سلێمانیش دەڵێت ئەوان لەگەڵ ئەوەن ئەو بابەتە ڕێک بخرێتەوە بە مەرجێک بژێویژانی قورئان خوێنەکانیش فرامۆژ نەکرێت. کێشەی ئێمە ئەوە بوو زیاتر وەکو ئێمە لە کۆمەڵی قورئان خوێندان چەندین جار هاوارمان کردووە پڕۆژەمان ناوە بە وەزارەتی ئەوقاف و بەلایەنی پەیوەندیدار لە سنوورەکەی خۆمانە داواتان لێکین لیژنەیەکمان بۆ بنێرن یا لیژنەیەکمان بۆ ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەی ئەم قورئان خوێنانە. داوای باجمان کردبوو، ئێمە داوامان کردبوو لە ئیداری وەزارەتی ئەوقاف کە لیژنەیەک پێک بێنن بۆ باج دروستکردن بۆ ئەم قورئان خوێندانان، چونکە ئەوەی ڕاستی بێ هۆکاری سەرەکی دروستبوونی ئەم کێشانەی کە لە پرسەکانە دروست بوو زیاتر هۆکاری نەبوونی باج بوو. ئەم کەسە ڕێگە پێدراو نەبوو، یعنی هەر کەسێک بەبێ ئەوەی ئیجازەی هەبێ قیرائەتی هەبێ، هەر بەبێ ئەوەی شەهادەی هەبێ، بەبێ ئەوەی هەج مەرجێکی قورئان خوێندنی تیا بێ، هەر هەڵسا بەم ئیشە و دەستێ کرد بە قورئان خوێندن و خەڵکیشیان. پێشتر ئەوقاف بڕیاری کەمکردنەوەی ڕۆژەکانی پرسەیدا و لە 2 ڕۆژەوە کرا بە 1 ڕۆژ. ئەوان دەڵێن بۆ ئەوەی خاوەن پرسە زیانی مادی زۆر نەکات لە هەوڵدان بابەتی خواردن و خواردنەوە و نرخی قورئان خوێندنیش سنووردار بکرێت. بەڵام بۆ جێبەجێکردنی پلانەکانیان پێویستیان بە هاوکاری و هەماهەنگی پارێزگار و قایمقامیەت و لانەکانی دیکە دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.